ئێمە هەستاوین بە هەڵسەنگاندنی کەمکردنەوەی سەعاتەکانی کارکردن لەسەر ئاستی جیهان. پێشبینیش دەکەین لە چارەکی دووەمی ئەم ساڵدا سەعاتی کارکردن بە ڕێژە لە 6.7 کەم ببێتەوە. ئەمەش قەبارەی زیانەکان زیاتر دەکات و ڕەنگە 195 ملیۆن کرێکاری تر کارەکانیان لەدەست بدەن کە لە ئێستادا دەوامی تەواو دەکەن. لەو بارودۆخی ئێستادا جیهانی کار بەدەستدا کشانێکی گەورەوە دەناڵێنێت و لە کۆی 5 کرێکاری چواریان لە وڵاتانان کە کارگە و کۆمپانیا و شوێنەکانی کارکردنیان بە تەواوی یاخود بەشێکیان داخستووە. دەمەوێت ئەوەش بڵێم کە داخستنی شوێنکارەکان کاریگەری کردوتە سەر نزیکەی 2 ملیار و 600 ملیۆن کرێکار کە ئەمە یەکسانە بە لە 180 کۆی هێزی کاری جیهان. لەو کەرتە ئابووریانش کە زۆرترین زیانیان بەرکەوتووە لە نمونەی کەرتی گەشت و گوزار، خۆراک، کارگوێڕی، پیشەسازی و بازرگانی تاک و کۆ 1 ملیار و 250 ملیۆن کرێکار هەن کە بەشێکی زۆریان کارەکانیان لەدەستداوە. Where partial or total lockdowns are in operation.